طبعا أوتيلا كمان غير معينه بس ليلاتشيان نمطاني فيديو تصوير كم كاتي كم أوتيلو أو شتانا طبعا كجيشتم دابا تصاورم في برتا ساعديك بتسمبو بوي غرفة مدن بس لبروي بيست ريكويستي ايرلي تشيكين يمكن بوكا زودا كما قجور مدني ببارا ديانا من ساعدنوي بياني تقريبا ساعة 20 دقيقة تصاور يمكن مقابل بشبين زيروي كإذنية باركة لتاوي لاتشيان ليلاتشيان يكسر أو بومزيستا لذن أو بين برو سنتا بروين سبيني وندي لاقبهم وندا بكونفيوزيات منظم لتشندر بوم لتشندر نبوم زي كان هم اللي تكتو كود زي أمي تكل يكترو محطة شي أوي اللي جورة أو يبشتم أو يبيضلن هالبان هوف وزايدا إسباني لإسبان قطاري سريعة لبيني الشارع كانوا ويان لبيني ناو نفسي شارع غزلة زي دورة كان سامن اسمه يوبان وقت مترو تلفزانين سبين هربوي شاتما وكلي بس أمون تيكل كديا أبغينا أو زيكا يوبانا أو اللي ركين معظم لو بري هاتم بيني أبو آيكون اللي بينا لو بري آيكون صار يبينينو ولا لبروين بيرماتوس بين الله أو بناي هاتم الذي شيء دنات المترو أو بناي مونزا شوية شكل قديم بس تعمل شيء هذا شكل طازة هذا شكل ديزايني قديمي بناء كان أوروبا وش تراما نظام ترام رسته ستيفن بلارسن يعني أو محطة من دسم أو سنتري شارية محطة وعن تاو اللي هي قطار زي إسبانو رقم يك أو شينا سيتشو خواري من سبيني يمكن أو باسانا لبينن أي لو بري عندك زوم كم زوم تنابي كنو باسانا بوم سبين الوين درات مدري بو مترو بسيني ويبزانين انسى كل شي بيسا باتشكم ولا زيتش طبعا لدكاني سوارفوسكي مم عندك ويلي كريستالو شوي فيلمو شتيوا
کەرەکتەری سوپەر هیرۆشیوە بەس ماشی سعرەکانی کەن طبعاً ئەوە باتمانە باتمۆ بەچیە لیمیتد ئیدیشنە سعری نزیکەی $8,000 شوێوەی کەن ئەوانە لیمیتد ئیدیشن نیە جۆکەر و کاتومەن و باتمان بەس ئەوەی سەرێ لیمیتد ئیدیشنە ماشی سعری دیکەی بە €12,000 €12,000 مارڤڵ کاپتن ئەمریکا و هەڵک و ثۆر و ئایرۆنمان و لە سوپەرمان و هەمی کریستال لە کریستال شوشە دروستکرا فلیمەکانی ستار وۆرزە غەڵب نەبوو جەماعەتە ئەوەش تۆمان جێری و بەگز بەنی تۆمان جێری لەسەرش ئاڵەمی جوانتر ئێستا سپایدەرمان زۆر جوان نییە لامی جوانتر ئەو بلاک پانسەرەیە من لەو لای چی لێ غەریبی لێ ئەوە بزانم لێرە پرینسێسەکانی دیزنی لێیە هەمووی لیمیتد ئیدیشنە ئەوەیکە بە سعری €18,000 سنۆ وایت €15,000 ئەوەش نازانم چییە ترۆڵزە چییە فیلمی ترۆڵز لیتل مێرمەید ئەوەش لیمیتد ئیدیشنە هەر شتێ ئەتیادی ئەو تازانەکەم تیارە زلکە لە کریستال دروستکرا کریستال ئەو سوڕایەکەن سەقف ئەو هەیە سۆری ئەو باسی چ دەکاتن هەبی نەبی باسی وەزعی دەرمان دەکا لە کوردستان طبعاً ئەو براندەشی بەناوبانگی نەمساویە نایوانەرە لای خۆشمان هەیە یەک دوو پارچەی هەیە پارچە زیاتر نییە کێک و شتەکان کێکەکانی زۆر خۆشە زۆر فلاش و شتیوایان دروست کردیە وەکو کێک و شتانە فلاش مۆری چیان هەیە وەچیە حەلوای خۆمانیت وەکو تۆفیق حەلواتی وەکو تۆفیق حەلواتی بی زیترۆن ئەوە سیترەس بە ئینگلیزی لەوانەیە لیمۆ شتیوا پێ بڵێن زیترۆن بە لیمۆ ئەو سناک مینیە لای خۆمان کەچی زۆر عەجایبە ئەو براندە زۆر عەجایبە کێکەکانی زۆر براندینگیان بۆ کرێ فرەنچایز هەمووی یەک ڕەنگ و یەک ستایل و لێرە چییە نفسی شتە شتی کلاسیک وەکو کۆنفلێکسی وەگیشی لێ Family Park.
گەورانە شەڵگرین هەر تێست بیخۆین دوایی زوی ئەو ڕەنگەی مەنازم ڕەنگەکە بە لەسەر مشتێکی دروستیان کردی ئەوەی فڕنی دەستەوانە کێکی نەرمە ترامیسو ئەو شێ لای خۆمان ئەو شێ تەلەوە گەرمایەوەی دەتاوێتەوە یەکێکی جوزی هیندی بینین کۆکەنەوە زاین خۆشە حەزممان لێیە وتیانە جوانە قەڵەمەش بینم Hello, how are you? Alles? Yeah, two. I will pay in card, okay? One bag? One bag? Yeah, okay, back. Yes? Yeah. Bag که جوانه ببینیم. Pay by card? Yeah. Please. Thank you. Thank you. Bye. Bye. جوکە تێک چوو لەو بارانی لە ڕوار بارانیشە بەس بە وردی نازانین چ بکەین منێ دوکانێکی لێ بوو بێرەدا هاتم نیکۆمێکی بوو کوشتیوا بوو زان زەبر لە بیرم مایە لە چێن دەرە لە چێن دەرنیە کامەڕەش بۆتە پرۆف نییە هەنێکشی من بوویتە ئەوەی ئاوی شەکەن چەتری پێ و لێرە فرۆزن یۆگەرتێکی بخۆین ئێرە خۆشە ئەکسپیرینسە وانە دوکانە ئەو وانە شمانینە Hello, how are you? Which ice cream you have? Yeah, I know, but which flavor? Plain yogurt. Only vanilla, right? Vanilla, plain yogurt. Okay, plain yogurt. Okay, perfect. Okay, which size? Small, medium, or Okay, medium. Zain steaking, Barango. what's that? Yeah, can you put for me blackberry? No, sorry, no, Raspberry. no, Blueberry? blueberry. Yeah. I thought this is a blackberry. No. Okay, and what about this over there? This one. Strawberry, raspberry, strawberry. Okay, Blueberry? yeah. And this is pineapple, right? Yes. Okay, pineapple too. I think it's enough, right? I don't know. There is no enough space. Finish, huh? Yeah, Not pay cash? Card? yeah, no, by card. 690. Wait, just. تمام بو آیسکریمە کەمان وەرگرت بزانین چۆن ئەو چۆن نییە خۆی ئایسکریم نییە فرۆزن یۆگرتە ماستی خۆمان بەس بە بەستی کردی وەکو ئایسکریم Subway fast food کە زۆرترین براندی لە Subway fast food کە زۆرترین فەرعیە لە دنیا
پێشماک مناڵیش دوکانش پێ ناچی ببینەوە یان لە خوارێ وەڵا هێشتا هاتم لە جێیەکی لەبەر چاوم بوو طبعا ئەوە لە سڕەی ئەوەینە حەفلەی کۆڵپلەی خەڵکەکی زۆر لێرە لە سڕەیە هەرایە پاش محاولەتی زۆر جێ ڕاستەکەم دیتەوە کە دەبی لە چی ڕابەستین تماشاکەن تا دەبینن خەڵکی لێیە Das wie ein Merch nur halt mit Gold. ئەوە چێکاوتمان کرد لە مەتاڕی ئەجا قتارم بڕیە بە حسابدارێک بۆ مەتاڕی ئێستا تۆزەکی ویزە خەریدی هەمە بەزان تەشتەوە بچین گوتیان بە تەکسی مەڕۆم پارەی بۆ پێدەی ئەمەلی نییە و بە قیتاری دەستە ناو مەتاڕی زانین چ دەکەین بۆ شەرتێکە مەتاڕی ڤێنە زۆر دوور نییە لە ناو شار بەس بزانین چ دەبێتن بەس پرسیمۆن دەبێت سەقەتی خۆم لێ کە دێ پرسیمەم بوویتە ئەوە وەکو ئەوەی چەندەم کە ڕێکش نەکەوتن بێرانە شێوەش لە ئوتێلینم زان تاکەشمان پەمبەیە پێشەوەی تالیق لێ بدەن بەرەوەی دیتنەوە یاسانە لە مەتاڕی ڕەنگانە دائیمەن دیسکاونتی لەسەر ئەو ڕەنگانە کە دیکڕی نیو ساری ئەوەی ئەتیادی چین بەرەو محەطەی قیتار زانین چ دەبیتن چ نابێدارە ترافیک لایت سۆرە ترافیک لایت بابێتە کەسێک لەو قیتارەکەم وا بزەم سعات 11:40 دەقەیە دارێ چارەگێک 20 دەقە مایە بەس پێشتر بە قیتار لێرە نەڕۆیشتمە جێیەکەم پێ نازانم ئەمێ بەسەرەیە بچم لە دوو بگەڕێم ئێستا باسانی بچم ببینمەوە تا ئیسراحەت بۆی دانیش کەسێک ئێستاش زانتاکەم قورسە بەخۆر پارەی وەزن زیادە نەدەم باش نایەتن قورسە تاڕەکەم 11:40 دەقەیە بزانین تا 11:40 دەقە لە شاشەی دەرچوێنێ 11:35 لەمە چوە شاشە چ گەورەی لێرەن دەبچین جمەفەکەی نادەبی لێرە چاوەڕێکە شاشی ئەو لای گەورەترە دەرچوە ئەوتا تارەکە من 11:42 دەقە فلوغهافن وین کۆمەنتار بەڵمانی دێن فلوغهافن وینیش بە ئەڵمانی بە ڤێنە دێن وین 11:42 کامل تیاری لەسەرە لە ئەوەی پلاتفۆرمینۆ ئەیوبی ئەو لە سەرینۆی دەبینن سەرینۆی دەبینن ئەیوبیەکەشە لە ناومێنە تا سار لەسە وەقت خۆکی فریشتەشم خۆی تا ئەوە دەبی
هو تماشاکەن سعات 11:40 قیتارەکەم دێتم لەسەر تا فلوک هافن وین 11:40 لەسەر پلاتفۆرمی 9A و B ئەوەی ئەو لای بیە ئەوەش ئەیە بزانین جارێ قیتارەکە بێتن وێ تاخیر نەبی چیۆکاندی وەرەمە تا بڕۆین سوارە قیتاری بووین ئەوجا ئەوزانم دەبیات زەیەکی دابنیشی مشکلە نییە ئەوەندەی ئەوەیە قیتارەکە چکە کورتە هەفتارێکی 20 دقیقە بینی شارەکان نییە هەر یەکە کورسی خۆی هەبی و ئیسراحەت دابنیشی و ئەو شتانە وان ماشە چینەوە قیتارەکەی بکەین طبعا چێکین مان کرد یەک شتی خۆش لێرە چێکین هەمووی ئۆتۆماتیکە ینی مۆزەف نییە جانتای بدێ و ئەو شتانە زیازەکە دەستی پاسپۆرت سکان دەکەی بۆردینگ پاست دەداتێ پاشەوەی تاگی جانتاکە دەداتێ بارکۆدەکە دوای دەبێ جێیەکی دی لە سەیدا دەنێ وەزنەکەی دەخینتەوە ئەگەر مەزبوط بی دەیباتن یەکسەر دیازەکە ئەگەر نەمەزبوط نەبی دەیبچی پارەی زیادە بێ ئەگەر وەزنی زیادە هەبی ئێستا ئەومان حەل کرد بەس مشکلێکی دیمان هەیە گوتم تیارە قەتەڕێکە ئەوی پێدێمەوە ترانزیتی زیادی کرێ لەبەر مەتاڕی هەولێر کە ئەو مشکلانەی ئەوانەی مەتار ئەوە دەبیتن ئێستا زانین تیارە لێرە دەزانین چێنجیکەین جمعەیە لە هەولێر شەریکە نییە ئەوە تەماشاکەن لێرە ئەوەی جیازی چێکینە بارکۆدی ئەوەی پاسپۆرتی خۆتەوە دەکەی و ئەوە دەبی ئەوەش جیهازە بزانە کوچکان دەکەم بخۆیان ئەوە دەخینکەوە ئەوەکەت پێ دەڵێ ئەو بردی ماشەکەن ئەوە خەتی ئوستوریان ئەوی کە پێ دەکەم خەتی نەمساوی چێکینەکە بەخۆیتی هەرای پشتەوە هەمووی بۆ بەرشلۆنەیە ئێستا پیشانتان دەدەم با کامێرەکەی بسوڕێنم ببین گەیتی نۆی بەرشلۆنە زانین چی لێ وانەوەش براندێکی شیرنی مەشهوری نەمساویە ناوی وانەرە زۆر لە ڤیدیۆی توش باسم کرد بۆتۆن شتێکی زۆر عەجایبە وان هەموو نەمساوەیە یەک فرانچایزیان بۆ کردیە لای خۆشمان ئاشتمانەیە بۆ دەرەجەی مارکێتینگە ئەگرسیڤی بۆ بکەین این چی لێ لێرە طبعا دوکانەکە تقریبا هەمووی شتان ئەوانەی لێ مارکێ وانەر مەسەلەی مۆزارت مۆزارت خەڵکی نەمسا لە شاری سالزبورگ لەدایک بووە ماڵەکەشی وەک مەتحەفە هەر لەوێندەر خەڵک دەزانی سەردانی بکە پێشتر سەفەرێکی بەم کردیە چیمە ماڵێ طبعا دەریان کردین گوتی مەمنوع تەسویرکردن نازانم ناو مەتاڕی لە ناو سکیوریتی مەمنوع نییە لە ناو دوکانی مەمنوعە وەڵی بۆ پیش غەریبن لای خۆمان هەر نزیکی پۆلیسی بی لە دوور 1 کیلۆمەتری کامرەت پێبی کامرەکەت لێ وەردەگری بەبێ بزانی بۆ مەمنوعە یان سەبەبە مقنعەکە چییە بەس پێی گوترایە مەمنوعە و تەواو لێرەش ئەگەر بڵێم ئێستا مناقشی لەگە بکەم بڵێم بۆ مەمنوعە سەبەبەکەت پێ دەڵێ و لەوانەیە سەبەبەکەش فول قەناعەت بی و ڕاستیش بی و سەبەبەکە حەق خۆی تێکە قەناعەتی کرد یعنی قەناعەت بکەی کە لەبەرچی مەمنوعە